تون ترجمه کوردستان و چی دبیجم هنرمند چما وخاص جور دورن تبلی روجتی سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆتان بۆ تەواوی ڕۆژاوای کوردستان تەواوی خەڵک بە هەموو پێکاتەکانیەوە ڕێز و سڵاوم هەیە ئەو ئەمە من یەکەم جارە دێم بۆ ڕۆژاوای کوردستان بۆ قامیشلو و بەشداری پرۆگرامی 19 تیرمەهێ ساڵڤەگەڕی شۆڕشێ گەلێ ڕۆژاوای کوردستان دەکەم زۆر هەستێکی خۆشە جێ شانازیەکی مەزنەژ بۆ من کە تێمە ناو وڵاتێک کە وڵاتەکەم ئازادە کە وڵاتەکەم لە ڕێگای ژنان و پیاوانێکەوە بەڕێوە دەچێ کە گیانی خۆیان زۆربەیان گیانی و خوێنی عەزیزی خۆیان ڕشت لە پێناو ئەم ئازادیە ئێستا لەوانەیە ڕۆژئاوای کوردستان لەواقع زۆر پێشکەفتن لە بواری ئەکۆنۆمیۆ هێشتا بەدەست نەهێنابێ بەڵام دڵنیام بە هەستێکی نەتەوایەتی و شۆڕژگیریەکە کە لە دڵی تەکتەکی ئەم خەڵکا هەیە ڕۆژاوای کوردستان مەسیرێکی 30 ساڵە ئەتوانێت بە چەندین ساڵی بچووک بە 3-4 ساڵ بگوزەرێنێ و بگاتە ئاستێکی زۆر بەرز و گەورە من ئەو پێشکەفتنە دەبینم هەستم زۆر خۆشحاڵم زۆر جێ شانازیە بووم کاتێک کە هاتم و وڵاتی ئازادی بەشێکی تر لە ئازادی کوردستان دەبینم بەو هیوام کە بە زووی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئازاد بێت و ئەم جەژن و خۆشیە کە بۆ کورد هاتووەتە ئاراوە و ئەوە کە من ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەتوانم بێم بۆ ڕۆژاوای کوردستان و بەشداری ئەم پرۆگرامە خۆشە بکەم هیوادارم لە ڕۆژهەڵاتی کوردستانی چا هەرچی زووتر ئەم ئیتفاقە بکەوێ و دڵنیام دەکەوێ و ئەو هەستە خۆشە من دەردەبڕم من بۆ کوبانی دەبێژم سترانێکی چم هەر بۆ کوبانی وتووە کە دەبێژم کوبانی تۆ تەنیانیت دڵی هەموو گەلی کورد لەگەڵ کوبانیە کوبانی شۆڕشی ڕۆژاوای کوردستانی بە جیهان ناساند ستالینگرادی دووهەم بوو کە توانی مقاومەتەکەی ببێتە سەرمەشقی بۆ تەواوی دنیا جێ شانازیە ئەوەندە دەبێژم زۆر سپاس